سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئێوە لەگەڵتان. بابەتی ئەمڕۆمان دەربارەی تەندروستی چاوە کە تێیدا باس لە باوترین گیر و گرفتەکانی بینین ئەکەین و بێگومان چارەسەرەکانی ئەخەینە ڕوو بە میوانداری دکتۆر میران حەسەن، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو. زۆر بەخێبی دکتۆریان. سڵاو لەبێ ئەم کاتۆ باش. زۆر سپاس. زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی ئەمڕۆ لەگەڵمانە. سپاس بۆ ئێوە. دکتۆر سەرەتا بۆ دەست پێ بکەین. وەک پزیشکێکی چاو ئەو پێوەرانە چییە کە تەندروستی چاوی پێدیاری ئەەکەی؟ گرنگترین شت وایە خۆت گرنگترین پێوەر کە تۆ تەندروستی چاوی پێوەرەکەی پێ قیاسەکەی بینینە. چکە وەکو مازانین وەزیفەی یەکەمی چاو ئەوەیە بینین. کەواتە یەکەم شت بینینە. ئەگەر بینینی ئەو کەسە تێک چوو کەواتە تەندروستی چاوەکەی باش نییە، وایە ما بێ پشکنینی بۆ بکەین بزانین هۆکارەکە چییە. ئەو پێوەرانی کە ینی شازی بینینەکە دیاریەکەن یاخود ئەو تێستانی کە بەکارهێنن بۆ یەکەم شت نەخۆشەکە خۆی هەستی پێکە. نەخۆشەکە خۆی هەستی پێکاڵە بینینم تەڵخ بووە یەک لای ئێمە پشکنینی بۆکەین. هەنێشتی تریش هەیە مەسەن بۆ نمونە جاری وا شاراوایە نەخۆشەکە بە سوتفە هەستی پێکا. زۆر نەخۆشمان هەیە بە تایبەتی مناڵان نازانن بینینیان چۆنڵانە بینینی چایکی خراپە چاوەکەی تری باش پێ بۆ لای پزیشک کەڵام مناڵەکەم چاوی ئەخورێ، تۆ پشکنینی بۆکەی سێرەکەی و مناڵە چاوی کزە یاخۆ چاوی تەممەڵە. یا هەنێشتی تریش هەیە کە شارایان نەخۆش پەستانی چاوە واتە زەختی چاو. زۆر جار بۆ شتێکی تریە بۆ هەستیاریە، بۆ خۆرانیە، بۆ وشکی چاویە، تۆ پستانی چاوی بۆکەی بەرزە. بەس ئەو پێوەری کە نەخۆش خۆی هەستی پێکات تەنها بینینە. دکتۆر باوترین بەپێی ئەزمموی وەڕستان باوترین نەخۆشیەکانی چاو چین؟ باوترین نەخۆشەکانی چاو بەپێی وەرزەکە و بەپێی تەمەنە گۆڕێ. بۆ نمونەسە لەم وەرزەی ئێمە تیاین باوترین نەخۆشەکانی چاو هەستیاری چاوە، بە تایبەتی ئەم گەرمایی کە ئەمساڵ هەمانەوە ئەم مشکە ساڵیە ئەم ڕەشەبایە گرنگترینی هەستیاری چاوە، خوران و سووربوونەوە و بێتاقەتی. لە بە ساڵات چوارکانە ئەوانەی کە سەر و شەست تەمەنیان هەڵەکشێ سەر و 67 باوترینەکان بە دەرەجە یەک نەخۆشی ئاویسپیە، دوای ئەوەش کێشەی بڵین پەستانی چاویە زەختی چاوێت. هەنێ نەخۆشی تریشێ بۆ نمونە لەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە باوترین زۆرچی ئاویسپیەیە نەخۆشی شەکرە ئەیا لە تۆڕی چاویان. لە مناڵانە باوترین شت کزی چاوە لەگەڵ خێلیە، زۆر جار کزی چاوەکە یا بێتە هۆی خێلی چاوەکە یا بێتە هۆی تەمەڵی. دکتۆر یەکێک لەو گرفتانی کە زۆر باوە کورتبینیە، ئەمانە بووە نزیکبینی. بەڵێ نزیکبینی یاخود کورتبینی. بۆمان پێناسە بکەیت و بزانین ئەم کێشەیە چۆن ڕوەدا. نزیکبین خۆی لە ناوی خۆی هاتوو کاڵە نزیکبین نەخۆشەکە شتی دوور بە تەڵخێبینە، شتی دوور باش نابینە. جام بە دوو شێوازیە، یار نزیکبینی بەتەنیا کە تۆ شتی دوور نابینی بە تایبەتی لە گەنجا زۆرە، یاخود لە مناڵیشا هەیە، یاخود تەڵخی دووربین. ئەواتە ئەو نەخۆشە نزیکبین و ئەستیگمازمیشی لەگەڵایە، واتە شتەکان بینیە تا ڕادەیەک بەڵام بە تەڵخی ئەیبینێ. دکتۆر ئەگەر باسی لە هۆکارەکان بکەین و سەرەتا ئەمانە بزانین ئایا بۆ ماوە هۆکارە بۆ دروستبوونی نزیکبینی؟ زۆر جارکەڵ تۆڵی نزیکبین ئەگەر زۆربەی باوترین هۆکاری نزیکبینەوەی لە گلێنایە کاڵی نەخۆشەکە نزیکبینە هۆکارێکی دیاریکراو نییە. بۆ نمونە بۆ ماوەی نییە، دامن ئێماڵین جینێک نییە ئەتۆ ئەم نەخۆشە ئەم جینەی هەبێ لە باوکۆ ئەگاسێتەوە بۆ مناڵەکە ئەم مناڵە وای لێ. بەڵام سێرەکەی ئەگەر باوکو دایکەکە ئەو نەخۆشیان هەبێ احتیمالی ئەوەی کە مناڵەکانیان هەیان بێ زۆرترە. هەر ئەوەیە کە بۆ ماوەی بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ دەورە بینە لەما. هۆکار کاڵی هۆکاری نزیکبینی چێ هۆکاری کەوتونیە، بەس گەشەی گلێنەکە وایە، شێوازی گلێنەکە وایە کە ناتوانێت ئەو تیشکانەی کە ئێمە بینی فۆکەس کرێتە سەر تۆڕی چاو. عادەتەنەوانی کە نزیکبین واتەشتی دوور باش نابینن ئەو تیشکانی کە مەسەن لەم دەور و پشتەوەیەت ناچێتە سەر تۆڕی چاوەکە، لە بەردەم تۆڕی چاوەکە فۆکەسەکە واتە تۆشتی دوورەکان نابینی، ئەوانە بە پێچەوانە وەشتی نزیک زۆر باشە بینن. دکتۆر زۆر کات ئەویستین لە خوێندکارانە ئەڵێن بە بۆنەی خوێندنەوە تووشی نزیکبینێ بین، ئەمە تا چەندێک ڕاستە؟ خۆی ناتوانێت بڵێ کاڵین ئێمە خوێندکاران واتە سعی هەمان شتیش بۆ ئایپاد و بۆ کۆمپیوتەر و بۆ ئامێرەکان بەکارێ، واتە شتی نزیک ئەوانەی کە ئیشی نزیکیان زۆرە، بە تایبەتی خوێندکار ئەوانەی کە سعی زۆرەکەن ئیشی نزیکیان زۆر
تا ئێستا شتێک نییە ئیسپاتی کا بڵێ ئەمە ساوانی کە سەیری ئایپاد دەکەنواتە بۆسمان ئایپاد فۆکەسی نزیک زۆرەکەن یا زۆر ئەخێنەوە تووشی زائیفی چایەنەکە بەڵام چەند تۆژینەوەک هەیە ئەڵێ ئەوانەی کە ئیشی نزیکیان زۆرە احتیمالی ئەوەی کە ئەم نەخۆشی نزیک بینیان زیاتر بێ یا تووشیان بێ زیاترە هەر ئەوەنە بەڵام ئەگەڕێنەوە سەر ئەو خاڵێکە ئەوەیە هۆکارێکی ڕاستەوخۆ نییە. ئایا قەلەقی و کەم خەوی هیچ ڕۆڵەکە بینێ؟ قەلەقی و کەم خەوی پەیوەندی نییە بە نزیک بینیەوە دەربینیەوە بەڵام قەلەقی و کەم خەوی عادەتەن لە قەلەقی و کەم خەویە چۆن هەموو سیستمی لەشەکەی تۆ تێک ئەچێ چاویش بەشێکەلەوە لە کەم خەویە چاو زیاتر وشکە بێتەوە زیاتر هیلاکە بێ مانووە بێ طبعا تەسیرە کاتە سەر بینینەکەم بەڵام ئەوە نییە بڵێ تۆ کەم خەوی وڵات تووشی نزیک بین بووم بۆ نمونە. دکتۆر بە پێچوانی ئەوە دووربینی یانی ئەو کەسانی کە دوور بە باشترێ ئەبینن ئەمە چۆن ڕووەدا و هۆکارەکانی چیە؟ ئەواتە لە مناڵە ڕوایە لە تەمەنێکی گەورەیە ئەمە ڕێژەکەی کەمترە لەوانەیە کە نزیک بین باوترە دووربین شێوازەکە چۆنە ئەو تیشکانی دەور و پشتە فۆکەسەکەی ناچێتە بەردەم تۆڕی چاو کە فۆکەسەکرێ ئەچێتە لە پشتی تۆڕی چاو فۆکەسەکرێ کەواتە تۆ شتی دوور زۆر باشە بینێ بەڵام کە هێتە سەر شتی نزیک چکە ئەو فۆکەس چێتە پشتی تۆڕی چاوەکەەوە شتی نزیک نابینن پێویستیان بە چالکێ ئەویش هەمان شتە هۆکارێکی دیاریکراو نییە بۆ ئەمە بەڵام هەنێک کەسەیە مەسەلەن قەبارەی تۆپی چاوەکەیان بچووکترە بۆیە ئەمانە عادەتەن دووربینن ئەم جۆرە نەخۆشیانەکە. دکتۆر ئایا تەمەن ینی لەگەڵ زیادبوونی تەمەنە هیچ ڕۆڵەکە بینێ بۆ زیادبوونی ڕێژەی دووربینی؟ خۆی کاڵی تەمەن ئەمە تەسیرەکەی بە تایبەتی لە 10 ساڵی یەکەمی ژیانە نەک لە گەورە بۆ نمونە مناڵ زۆر جار ئەو مەناڵانەی کە دووربینن واتە کاڵین دووربین دەرەجەی عینەکەکانیان بۆی ئەم شتە بزین کاڵین نزیک بین واتە دەرەجەی عینەکەکانیان بە ناقسیەتەوە مەسەڵەن نەخۆشەکەڵێ ناقص دوومەیە ناقص سەمەیە ئەمان نزیک بینن ئەوانی کە ئەڵەن دووربین دەرەجەی عینەکەکانیان چۆنێتەوە چاویلکەکانیان بە زائیدێتەوە زائیدیەکە زائید دووە وایە زائید هەشتا زائید نوێ لە مناڵە عادەتەن تۆپی چاوەکە بچووکە لەگەڵ گەشا گەوراکە زۆربەی ئەوانەی کە مەسەلەن زائیدیان هەیە مەبداک و باوکاڵێن احتیمالە لەگەڵ تەمەنام زائیدە وردەوردە کەم کاتەوە بۆ وتمان تۆپی چاوەکە بچووکە فۆکەسەکە لە پشتی تۆڕی چاوایە بەڵام وردەوردە لەگە تەمەنە ئەو چاوە لەوانەیە قەپاری خۆی بگرێت و ئەو زائیدە کەم کاتەوە بە پێچەوانی نزیک بینە کە احتیمالی ئەوەی نەخۆشێک مەسەڵەن مناڵە ناقص و ناقسەی هەبێ وردەوردە بێ ناقسێک زۆر کەمترە بەڵام یەکێنا زائید چوارەیە بە زائید پێنجێ بێ وردەوردە دابەزێ احتیمالی زۆرتر. دکتۆر نەخۆشیەکانی شەکرە و بەگشتی نەخۆشیە درێژخایەنەکان هیچ ڕۆڵێکی هەیە لەم گرفتەیە؟ شەکرە لە مەبەستە لەسەر دووربینی و نزیک کاریگەرێکی ڕاستەوخۆی نییە وەکوتمان بەڵام شەکرا بە شێوازی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ زۆر کاریگەریە کاتە سەر چاو بۆ نمونە یەکێک لە باوترین شتەکان کە نەخۆشی شەکرا ئەیا لە تۆڕی چاو ئەیا لە مروولەکانی خوێن کە لە ناو تۆڕی چاوان ئەو مروولانە چیان لێت دیوارەکانی ناتوانێت ئەو شلەی تایەتی ئەو خوێنی تایەتی ڕاگریکە بەڵکو چیەکە دزا کاتە ناو تۆڕی چاوە ئەبێتە هۆی نەزیفی ناو شەبەکە ئەبێتە هۆی ئاوسانی تۆڕی چاو اینجا ئەوانەی کە نەخۆشی شەکرانی التیهابی چاویان زیاترە سووربوونەوەی چاویان زیاترە احتیمالەوەی کە توش بن ئاویسپی تا ڕادەیە زیاترە کە تووشی ئاویسپێ بن زووتر ئاوەسپێکیان بڵین بەرەو قەپاتبوونە چێ وەک لە نەخۆشێکی ئاسایی. دکتۆر کۆمەڵێک ڕاو چوون هەیە سەبارەت بە تەندروستی چاو حەزەکەم لێرەوە ڕاستی کەینەوە. یەکەمیان ئەوەیە کە زۆر کات ئەڵێن کاتێک کە ئەخوێنی یاخود سەیری ئایپادەکەی دوای 20 دقیقە سەی خاڵێکی دوورکە بۆ ماوەی چەند خولەکێک بۆ زۆر ڕاستە ئەوە شتێک کە بڵین شتێکی ئەمریکیە ینی یاسای 20 پێڵن سێ یاسای 20ەکە چڵە هەموو 20 خولەک جارێ بۆ ماوەی 20 چرکە سەیری شتێ بکە کە 20 پێ 20 پێیانی 6 مەتر 20 پێ لە تۆ دوور بێ ئەمە چی ئەکا ئەمە ئەکێتۆ سەروی نزیکبینەکەی باسمان کرد کە تۆ بە ماوەیەکی زۆر سەرێکی شتی نزیکەکەی فۆکەسەکەیتە سەر ئەوە ئەبێتە هۆی گرژبوونی ماسوولکەکانی چاو هەمووی و ئەتوانین بڵی دەقەگرێ سەر شتە نزیکە کە تۆ هەموو 20 دقیقە جارێک 20 خولەک جارێک تۆ ڕێستێکی پێی شتێکی دوورەکەی
ئەمما سوکەم گژی نامێنێ ریلاکسە بێتەوە زۆر سوودی لێ بینە شتێکی تریژ ئەتوانین بیکات بۆ ئەوانەی کە بە تایبەتی بۆ ئایپاد و شت باشین وایە ئەتوانن چایان داخل بۆ ماوەی 20 چرکە هەماشت من دامێ بە نەخۆشەکان دەڵم هێوا شێواش وەکو 20 چرکە 1 تا 20 بژمێرە هەموو 20 دقیقە جارێ ئەمە بێجگەلەوەی کە ماسوولەکان ریلاکسە کاتەوە ئەمە ئەیڵێ ئەو سەبغانەوەتە ئەو بۆیانەی کە لە ناو تۆڕی چاوە هەیە ئێمە ڕەنەکانی پێیتەوە دروست بێتەوە لە هەمان کاتەمە سوودی چییە تۆ 20 خولەک سەیری ئایپادێکەکەی خەڵک سەسەی تیکتۆک و سناپەکە و 20 خولەک ئاواکە چای ناچووکێنێ چای وشکە بێتەوە بۆ لەبەر ئەو فرمێسکە تۆ ئێمە دامێ نەڵم پێڵوو چاو وەکو فڵچەی سیارە وایە ئەوە بەسەر گلێنی چاوە ئەو فرمێسکە دابەشەکە تۆ 20 دقیقە ئەوە سەیری ئەو شتاکەیت هەمووی تەبەخورەکە ناڵی فرمێسکی تازە بچێتە شوێنی وشکێکاتەوە ئەی چی دەربارەی ئەڵێن تیشکی خۆر لە بەیانیانە زۆر بەسوودە بۆ چاو سەیری تیشکەکە بکەی بەبەستە سەیری ڕووناکی دەرەوە بە هیچ شێوەیەک تیشکی خۆر جارە بە شێوازی ڕاستەوخۆسی تیشکی خۆرکەی ئەوە لای ئێمە وەکو دکتۆر چاو بە هەموو شێوازی قەدەغێ و نابێ باشین شت بەیانیان بێ ئێواران بێ ئەسران بێ هەرچ کاتێ بێ تۆ باشین شت بۆ تۆ ئەوەیە کە چاوێلکی ڕەشکەیتە چاو چکە یەکێک لە هۆکارەکانی حساسیت یەکێک لە هۆکارەکانی گۆشتی زیاد سەرەکی ترین هۆکاری ئاوی سپی کە دوای چەند ساڵە تەمەن دروستە بێ ئەو تیشکی سەر و بنەوەشەوەیەکە لە خۆرایە بەبەرەوە باشین شت ئەوەیە هەر خۆر دەرکە و چاویلکەی ڕەشدامن بە نەخۆشەڵم نەخۆشە مەسەلەن نەشتەرگەری ئاوی سپی بۆکەین نەشتەرگەری لیزەری بۆکەین من تا چەندێک چالکە ڕشکەمە چاوم یا ئێمە پێڵێن عینێکی شەمسی بۆ شێوازە بڵێ نەڵام دایمەن پێویست ناکە تۆ ئەمەلیاتکەی نەشتەرگەریکەی لەیزەرکەی وڵات چالکەکەم چالکی ڕەش بە تایبەتی ئیستا کە هەتا لە وڵاتی ئێمەدا من هەتاوە ئەبێ دایمەن لە چاوتا بێت چوویتە دەرەوە بە چالکی ڕەشە چاو بێت دکتۆر ئەی دەربارەی نایت مودی ئایپاد و مۆبایلەکانمان کە کەمێک ڕەنگی زەربا و سوودەکەی لەوایە ئەو ڕێژەی تیشکەی کە مۆبایلەکە بە شێوازێکی گشتی ئەیا لە چاوە بۆ کەمێکیتەوە طبعا ئەو تیشکە شینانەی کە لەناو مۆبایلەکە کەمتر ئەیا لە شەبەکەکە تۆڕەی چاو کەمتر زیانی پێبەخشە ئێمەدا من بە خەڵکەڵین باشین شت ئەوەیە تۆ خۆڕابێنی بە تیشکێکی کەم سەری شاشەکانکەی مندا منەڵم یەک یاسای تریشەیە لە سێرکردنی شاشەکانە قەت سەیری شاشەمەکە بۆ نمونە ئاوا ئەمەیان لەبەر مل دایمەنە بێ ئاوا بێ شێوازێکی تر شاشەکە بەلانی کەمەوە 33 سانتیمتر لە دوور بێ بە هیچ شێوەیە لە شووری تاریکە هەوڵ بە سەی شاشە بکە دامن با گڵۆپێک هەبێ لەوێ سەی شاشەکەی چکە لە ژووری تاریکە کە تۆ سەیریەکەی بەڵێن ڕێژەی ڕووناکیەکە و زیاد کردووە ژوورەکە تاریکە بلبلی چاوەکرێتەوە بەشێکی زیاتر لەو تیشکانە زیان بە تۆڕی چاوتەگەین دکتۆر چی دەربارەی گڵۆپ و ڕووناکەرەوەی ماڵەکان ئەو ڕەنگانە باشترن کە بە زیاتر زەرباون یاخود سپی بێ خۆی بۆ چاو یعنی ئەمە وەکو بۆ ئیسراحەتی چاوەکاربان نەک بڵێن زیانە خشە یا شتێکی تەندروستە بەس بۆ ئیسراحەتێکی چاوەکاران دایمەن ڕەنی زەردی چی پێڵێن مەتەکان باشین شتە من دامن لە ماڵی ئێمە من دامن خەرکی گڵۆپ کوژانەوە چونکە کە خۆ ڕاهێنا گڵۆپێک لە شوێنێکی زۆر ڕووناکە نەبووی بەس ڕاهێنانە شتەکە من دامن دەڵێم موکو خواردنی سوێر خواردن و چای شەکرە تۆ بەس فترەیەک ساڵە خۆ ڕابێنە مەسەڵەن شەکر مەکەرە چاوەکەەوە فێرەبی شەکر ناکەیتە چاوەکەەوە ئەمیشە هەمان شتە ئەگەر تۆ فێر بووی بە بڵێن بە ڕووناکیێکی مت لە ماڵەکە تابووی ناڵم تاریک بێ فێر ئەبی ئەو ڕووناکیە زۆراچیتە ماڵە کوسەیەکی 16 گڵۆپی لە ژوورەکە داگرسانەوە تەوان سوود زیان بە چاوەکانە بەخشی بێگومان دکتۆر ئەگەر باسی چارەسەرەکان بکەین و سەرەتا لە چاویلکەوە دەست پێ بکەین ئەو چاویلکانی کە بۆ ئایپاد و مۆبایل بەکارهێنن کە تەنها ئەڵێن فیلتەرە ئەمە سوودی هەیە؟ سوودی هەیە بەڵام ئێستا زۆربەی ئەم شاشە تازانە خوانە ئەو فیلتەرایان تایە هەنێ تیشکی هەیە پێڵن بلوڕێیەکان تیشکە شینەکان زیانبەخشن بە تۆڕەی چاو فیلتەرەکە بەکاربێنی سوودی هەیە و ئەگەر کەسێک کە کێشەی چاوی هەبێ چاوی کز بێ ئەگەر چاویلکەکەی بەکار نەهێنێ ئەما بێت هۆی ئەوەی زیاتر زیان ببەخشێ بە نەخۆشیەکان بەپی تەمەنەکانەوە زۆر فەرق لە مناڵە بەڵێ
لە مناڵە بەڵە چالکەکەنەکە لەوانەیە کەستر بێت لەوانێت تەمەڵتر بێت چاوەکە بەجار مناڵەکە خێلی تا دەرەکەی چکە چاوێکی کزە چاوێکی باشترە بینێ مێشک ئۆتۆماتیکیان حەزی لە بینینە و چاوە گزە نییە هێمالێکە قەتەیەکە و چاو تەمەڵە بێ لەوانێ خێلیش بێ بەس لە گەورادا منەڵێم سانگەر تۆ کەورە چاونەکەی کەس نابێ بەڵام هیلاکەبی سەرێشە و زۆرترە بێ عسەبیترە بی دایم پێڵم چرچی دەموچاوە بێ زوو بۆ تۆ چرچی دەموچاوە زیابێ بۆ لە بەرەوەی ئەم کەسە بۆ منە یەکێک ناقصدوو هەیە ئەم کەسە دایمەن خەریکی فۆکەسکردنە بۆ بینی شتێکی دوور دایمەن لەم چاڵنجایە ئەوێ شتەکە فۆکەسکە فۆکەس ناکە وارە ڕعینەکە ناکە من پێڵم پارتیە شوشەیەکێتە بەرچاوە ژیانە خۆشتر بێت شتەکان بە ڕووناکتر ئەبینی ئەین سوود لە دەوروپەرەکەس دەبینی دایمەن لەو مودەشا نابی کە ئاوە تۆ گرژیت دکتۆر ئەی چی دەربارەی عەدەسە کەوە جێگرەوەیک بۆ چاویلکە و کەم جۆرانی بە تەندروست و بە باشتر ئەزانی لە ڕووی کاتەوە عەدەسە توانین بەکاربێنی بەس من دایمەن بە نەخۆشەکان مەڵم کە عەدەسە بەکارێنن دایمەن لێپرسم ئەڵم تۆ ڕۆژی چەند جار دەسە شوێ پاکوتەمیزی لە ئیشا جدید واسواسی ئەڵێ نە ئەوەتە عەدەسە بۆ تۆ نابێت عەدەسە تۆ پێ هەموو جارێک عەدەسەکە و داکەین دەسە شوێی جوان جوان عەدەسەکە داکەنی بخێتە ناو مەحلولەکەی خۆیەوە ئەم مەحلولە دووسێ ڕۆژ جارێ بێ بگۆڕی ئەوان چانە بێ پاکیتەوە عەدەسە نابێ خۆتی پێوە بشۆی هەر جۆرێکی بێ من لەگەڵوانیم خۆتی پێوە بشۆی لەگەڵوانیم پێ بچی بۆ مەزبەح پێی نابێ پێوەی بنووی نابێ مەسەن گۆشتی پێ ببژێنی مەسەلەن بچی نزیکی ئاگر بیتەوە تابەتی لەم مۆسمای مەڵین گۆشت بژانوانە زۆرن نزیکی مەقەڵی بێتەوە ئەبێ هەموو شوێ دایکەنی پاکوتەمیزی بکەیت بپینەوەکان نەوەیەکی ئەمسم بۆی نووسڵمانێ دوایمانێ ناڵێ قەیچەکەم هەفتەیەش تا دانەیەکی ترەکڕم بێفرەیە هەموو ڕۆژە هەیە ڕۆژانەیە بێ هەموو ڕۆژە بیگۆڕی ئەگەر کەسایەتی تۆ ئەو مەرجانی تیا بوو عەدەسە بکە ئەگەر تیانم وەرە بۆ چایلکەکە یاخود لەیزەر لەیزەر ناکەی مەسەلەن قەناعەتە بە لەیزەر نییە ئەڵێ وەکو خۆی لێتەوە خراپە هەر هۆکارێک بەکە نەخۆش قەناعەتی بینێ لە هەمووی دایمەن ئەمینتر بێکێشە دەر چاویلکەکەی دکتۆر ئەی باسی کاتژمێرەکە ڕۆژی چەند کاتژمێر ئاساییە تەندروستە بەکاربهێنرێ عەدەسە بەپێی جۆری عەدەسەکە ئەگەر جۆرێکی باش بێ هەموو ڕۆژەکە کە تۆ مەسەلمانیان هیتە دەرەوتوان بکێتە چاو تا شەوە نوێیت لە چاو تا بێ و هەڵە باوەکان چه خەڵکی لە کاتی بەکارهێنانی عەدەسەیە ئەو شتەی کە باسم کرد بۆ نمونە چەند کواڵتی کەمەکردن سم بۆ نمونە یەکێکەڵە ئەم عەدەسەی من وایە و وایە و لەگەڵ ڕێزمە ئاڵێ ئەمە فەڕەنسی و ئەڵمانی و چیشی ئەڵتی نییە مەسەن ویسی نییە بەکارهێنەی یا مەسەن لە شوێنی چایلکەکان نایکڕێ سێرەکە هەنێکەیە عەدەسەکان تابەتی عەدەسەی جوانگەر لە جوانگارەکان نایکڕن نەخۆشمێن عەدەساکڕم بە 2000 بە 4000 یعنی چۆن تۆ شتێک مەسەلەن بۆ نمونە 2000 دا من دەڵم 6 دەست قازاجی لەکردەوە لە ئەخیرە لەوانە 50 دینار نەکەوت بێت چۆن ئەیکیتە چاوەکان تۆ ئەی لە گلێنە کە پێوێترێ ناسکترین شت بار نەبێ ئەو شت یعنی شتێ ضروری نییە مەسەلەن چاویلکەکەی ئەوەیە هەڵە باوەکان مەسەلەن و کوبتم مەلەی پێوەکە یا شەو بیرێچێت تااقەتی نەداکەنە پێوێ ئەنوێت پاکی ناکاتەوە لە تەمەڵێ مەحلولەکەی بۆ ناگۆڕێ ئەمانە زۆر جار کێشەکەی تێجاری وایە هەوکردنێکی بەسیتە چاکیەکەین جاری وایە هەتا گۆڕینی گلێنەکە ڕوە وای لێ ئەو گلێنەیە هەوکردنە کات ئەچێتە ناو چاوەکەەوە وای لێو نەخۆشە گلێ ناگۆڕێ ئەمە چی عەدەسەیەکی داناوە دکتۆر ئەگەر باسی نەشتەرگێرەکان بکەین و سەرەتا لە نەشتەرگێری لە ئیسکەوە دەست پێ بکەین ئەم نەشتەرگێرێت چۆنە و تا ڕێژەی سەرکەوتنی چەندێکە یەک شتێمێ باسی کەم لێرە هەڵەیەکی باو خەڵکەڵە لەیزکم بۆکی یا لەیزەرم بۆکی یا فەمتۆم بۆکی ئێمە کە ئەڵێن لەیزەر هەموو جۆرەکانی ئەگرێتەوە کە ئەڵێن لەیزەر هەموو جۆرەکان ئەگرێتەوە لەیزک جۆرێک پیارکەیمان هەیە لەیزکمان هەیە کۆنتورۆمان هەیە کەستمایز لەیزەرمان هەیە فەمتۆمان هەیە ڕلەکسماڵمان هەیە ئەمانە هەمووی جۆرن دا من نەخۆشەکاڵە من حەزم لەوەیە فڵان دکتۆر پێوتم لەوە ئێمە ئەڵین کە ئەم جۆرە هەڵەبژێرین هەر چاوە و هەر گلێنە جۆرێکی بۆ گونجێ شەرت نییە هەموو جۆرێکی بۆ هەموو جۆرێکی بگونجێ ئێستا بەوەی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە ئەم لەیزەرانی کە بۆ چاوی ئەەکەین بەڵێ نەخۆ سوودی لێبن ئێمە کاڵێن لەیزەر ئەمانە ئەم لەیزەرانن کە جۆرەکەی پێوتە ئێگزایمەر لەیزەر
کە بۆ ڕاستکردنەوەی بینی نەکرێت ئینە ئەمە لەیزەری زۆرمانێ لە ئاوی ڕێشا لەیزەر بەکارەهێنین هەندێک جار بۆ ئەوانی کە برژانەکان لێنێتەوە ناوە لە گلێنەیە ئەی سووتێنین لەیزەر بەکارێنین بۆ تۆڕی چاو لەیزەر بەکارەهێنین بۆ ئاوی ڕەش لەیزەر بەکارێنین بۆ دوای نەخۆشی ئاوی سپی لەیزەر بەکارێن لەیزەر لە چاوە بەکارهێنانی زۆرە جۆرەکانی فەرقی هەرێکی و ناوێکیە ناوە گشتێکی پێوتە لەیزەر. دکتۆر کاریگەرەکانی ئەوانی کە بۆ ڕاستکردنەوەی چاو بەکارهێنن بۆ بینین کاریگەرێکی هەمیشەیە ئەکرێت لە دوای نیشتەرگەرێک و دووبارە و خۆی لێبێت. ئەم پرسیارە پرسیارێکی زۆر لە جێ خۆیەتی من دامە کە بە نەخۆش هەڵێم ئەڵێ لەیزەرم بۆ بکە ئەڵێ وەکو خۆی لێتەوە فڵان کەس کردوێتی پێ سایترۆکە خۆی لێتەوە ئێمە دایمەن ئەڵێن ئێمە کە لەیزەرەکەین بە هەر جۆرێکی دوونەوەیە یا بەشێکی گلێنە ئەبڕیت یا بەشێکی گلێنە ئەسووتێنی ئەو بەشەی تۆ لای ئەبەی هەتاییە یعنی ئەو شتەی کە تۆ کردە قەت نایەتەوە وەکو چۆن داوە نەخۆشەڵم تۆ پەنجە ببڕی یەتەوە مەسەڵەن بۆ نمونە بۆ هۆکارە پەنجەیەک دەبڕی یەتەوە نایەتەوە بەڵام ئەگەر ئەم نەخۆشی تۆ خۆی لە گۆڕانە نەوەستا بوو تۆ کاتێ لەیزەرە کرد ئیشتە ئەم پرۆسەیە لە گۆڕانایە بەسەر تۆ لە ناقسیایی کەی بەڵام خۆی لە گۆڕانایە دوای 2 ساڵ یەتەوە نیو دروسە بێ یەک دروسە بێ تۆ چایل کاکەیتەوە جارێکی تر بۆ ئەو یەکە یەک و نیوەکەی کە دروست بۆ تۆ دوای ئەوە کردوتە نەک بۆ شتە کۆنەکەی کە تۆ لاو بردو و هاتۆتەوە. باشترین تەمەن چ تەمەنێکە بۆ ئەنجامدانی ئەو نیشتەرگەریانە؟ خۆی بە پێی تۆژینەوەکان دەڵێن لە 18 توانین بیکەی من خۆم لە 20ەوە بە نەخۆشیەکەم ئەگەر نەخۆشەکە زۆر مصر نەبێت لەسەرەوەی بە شەرتێک بۆی بگونجێ مینترینش گونجانە زۆر نەخۆشی لەیزەرێ بۆیان ناکەم هەڵە کاتۆ بۆ ناگونجێ یعنی مەجموعەیەک قیاسات هەیە زانستین ئەمانەی تیا 1 2 3 4 ئەبێت لەم چاوا هەبێ اینجا تۆ لەیزەری بۆ بکەی بە شێوازی گشتی لە 20 ساڵیەوە ئەکرێ هەتا 45 کرێ بەس کێشە باوەکەی کە تۆ لە دوای 45 بە نەخۆشی ناکەی کە دوورەکەی بۆ چاکەیتەوە چالکەی نزیکی بۆ دروستەکەی یا ئەبێ چاوەکەی نزیک دەرەجەکەی زیاکە لەبەرەوە پێی ئەڵەم من دوورەکە بۆ چاکەم باز نزیکەکە تەمێنە زۆربەی کە زەڵی چاک من کە ڕائینەکەممە نامێ بیکەم باشترین تەمەن بەڕێی من 20ەکان و 30ەکانە. دکتۆر وێنەیەکێ لە سوۆشیال میدیا کە زۆر کات ئەڵێن کە لە شەوا ڕووناکیەکان بڵاو بێتەوە ئەگەر توا ببینی ئەوە نەخۆشی ئەستیگماتیزمە هەیە ئەمە تا چەندێک ڕاستە؟ وای ئەستیگماتیزم وەکو وتمان مەسەلەن نزیک بینی ئەمە تۆڕی چاوە فۆکەسەکە لێرە دووربینەکە فۆکەسەکە لێرە بەڵام لە ئەستیگماتیزمە کێشەکە لەوایە پارچەیەک لێرە فۆکەسەکە دانەیەکیان لێرە فۆکەسەکە این چەند فۆکەسێ دروستەکە پەرش و بڵاوێکە بۆیە کە تۆ ئەو تیشکابینی ئاوە پەرش و بڵاوی بینی نەخۆش ئەستیگماتیزم ئەوش خۆشحاڵانە بە چاویلکە بێ یا بە هاوێنەی چەسپاو بێ ئەمەی کە باسەکەن یاخود بە نەشتەرگەری یا بە لەیزەر ئەویش چاوێ. دکتۆر حاڵەتی تەمەڵی چاو لە مناڵانە ئەم حاڵتە چیە و هۆکار و چارەسەرەکانی؟ لەناو قسەکانمە ئاماژەم پێەیە کاتێک کە چاوێکی مناڵ هەتا تۆزێکیش کەستر بێت تایبەتی تا تەمەنی مناڵەکە کەمتر بێت ئەمە کاریگەری زۆرترە و چارەسەری ئاسانترە. چاوێک لە چاوێک کەستر بوو ئێمە کازانین لێرە چاو بەشتە بینێ بەڵام بەهۆی دەماری چاوەوە هەموو ئەو زانیارانە ئەلێرەوە ئاوا ئەڕوات ئەیگوێتەوە بۆ ئەم شوێنەی پشتی مەشک لێرە زانیارەکان گەڵاڵە ئەکرێوەڵە مەسەڵەن جەنابە لە بەردەمما دانیشتووی ئەو باڵەخانەی ئەمە لێوە ئەمە سپی ئەو شتانەکرێت بەڵام لێرەوە زانیارەکان چێتە پشتی چاو کاتێک کە چاوێک کەس بوو لێرە ئەو خانانەی کە کۆنتترۆلەکە لە مێشک ئەو چاوە کزە ئیهمالەکە وردە پێی نابینێ ئەتیما دەکاتە سەر چاوەکەی تر کاتیما دەکاتە سەر چاوەکەی تر وردە و خانانە پوکێنەوە یعنی نەخۆشەکە تۆ هەموو شتێکیشی بۆ چاکەی هەر نابینێ ئەمە تا تەمەنی 9 ساڵی و 10 ساڵی تا 9 ساڵی و 10 ساڵی چارەسەری هەیە بەسیترین چارەسەری چییە؟ چاوەکەی تر ئەبەستیت وردە بە زۆر وا لە مناڵەکەی بەم چاوە بینێ ئەم خانانە ئەکتیڤە بنەوە هەرچەند سە خۆشحاڵانە و خۆشبەختانە بۆ هەنێ حاڵەتی تەمەڵی چاو ئێستا چارەسەر هەیە جیاوازەکە بە بڵێن بە کۆمپیوتەر و بە چالکەیەکی تایبەت هەنێ حاڵەتی تەمەڵی چاو تا لە دوای تەمەنی 20 ساڵ 25 ساڵەوە چاکەکرێتەوە بەڵام بە شێوازێکی گشتی تەمەڵی چاو باشتر وایە لە ژێر 9 ساڵەوە چارەسەری بۆ بکرێت. دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە ڕێنمایی چیە بە شێوەیەکی گشتی بۆ پاراستنی تەندروستی چاو؟
شێوازێکی گشتی تەندروستی چاو ئەوە نییە مەسەلەن وەکو شتەکانی تر بڵین خۆراکێکی تایبەت خۆی یا خەڵکەڵێن گۆزەر و ماسیۆمانە بەس تەندروستی لەشەکە ئاگاو لە چاوەکە و بێ مەسەن بوو نمونە حەساسێتێ بوو شتێ چۆ چاوەکەتەوە سەردانی پزیشکە ئەوانەی کە لە ئایلەکانە کزی چاو هەیە سەردانی پزیشکن ئەوانەی کە مەسەن خوشکێ برایە باوکی زەختی چاهەیە لە دوای 40 ساڵەوە ساڵی جارێک سەردانی پزیشکا و تەندروست بە چاوەکانە تەندروستە بێت. زۆر سپاس دکتۆریان زۆر سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.